طبعا من باوەڕم وایە کە ئێمە مافی خەڵکی تریشین، ئێمە مافی خۆمان نەماوین، من وەکو شخصی خۆ مافی خۆم نەماوم، نامێ هیچ شتێک بۆ خۆم هەبێ، هیچ پارەیەک نامێت کە بشم دەنێ ماڵ و مناڵەکەی خۆشم بمدەنێ بۆ خۆم بێ خەمە سەر بەیتولمال. کەی پێویستیم بە دەرمانێ بوو بیکڕم لە بەیتولمالەکە هەڵەگرم بە قەدەر دەرمانەکە هەموو مانگێکیشەم دەنێ، بەڵام هەموو مانگێکیشەی خەمە بەیتولمالە، لەبەر من نامێ بۆ خۆم بژیم، ناشمێ بۆ خێزانەکەم بژیم، بۆ ماڵ و خانەوادەکە بژیم. گەورە بوون ئەلحەمدوللا بە فەزڵی خۆی گەورە، بەڵام هەر لەگەڵیانە وەکو باوکو سەرپەرشتیاریان. بەڵام بە تاکید ئێمە ئەگەر خۆی گەورە لێمان قبوڵ کە ساغ بووینەتەوە بۆ ئەم بانگەوازە خوایە و ئەم ئیشی ئیسلامی. و هەرچی شتێک کە من زانیومە و ئەیزانم مڵکی ئەو خەڵکەیە. لە سەردەمانێکە من متەفەڕق بووم، بەیتولمالم وەرگرتووە کە من شت فێر بووم، ئیشیشم کردووە. ئەم ئیشکردنە بە غەڵەتەکانی و بەڕاستەکانیەوە ئەم فێربوونە و گەیاندنەوەی بە خەڵکی تر مافی ئەو خەڵکەیە، چونکە من پارەم لەسەر وەرگرتووە، پێویستە بێشی گەێنەوە بە خۆڕایی بە خەڵکی تر بۆی خەڵکی بزانن لە چوار ڕاستمان کردو، لە چوار هەڵەمان کردو، چەوتمان کرد و بتوانانی استیفادەی لێ بکاتەوە کە بە ڕێزە پرسیارەکەی کردو.